سالوی سی سادق لە مانگی ئایاری ساڵی 2015 لەلایەن جێگری سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستانەوە بە بڕی 12 ملیار دروست کراوە. هەر لەو ساڵەدا دەستی باوەرگرتنی گەنم لە جوتیارانی سی سادق و پێنجوێن و قەزای شارەزور کردووە. ئەم سایلۆی ڕووبەری زەوی تەرخانکراوە بۆ سایلۆی سی سادق 42 زەویە. ئەم سایلۆی توانای هەڵگرتنی 40,000 تەن گەنمی هەیە، بەڵام ئەم پرۆژەیە بەبێ کێشە نییە. ئەمەش بارگرانی زۆری بۆ جوتیاران لە کاتی وەرگرتنی گەنم دروست کردووە و دەڵێن سایلۆکە لە ئاست گەورەی دەشتی شارەزوردا نییە، داوا دەکەن گرنگی زیاتری پێ بدرێت. ئێمە وەکو جوتیاری قەزای سەی سایق گیرۆگرفتمان هەیە بەهۆی نەبوونی کارمەندی کەمەوە لە سایلۆکە ڕۆژانە ئیشی کەمەکرێ لەبەرەوەی کارمەندیان کەمە سیارەکەم بەڕێگەن ڕۆژە 20 سیارە بەڕێگەن یا 30 سیارە بەڕێگەن ئەو 500-600 سیارە وەساوە هەمووی گرانیە لەسەر جوتیار کرێی هەموو سیارەیەکی ئەمە شەوانەیەکمان لە 50,000 بۆ 100,000 هیچ دەرفەتێکی تر نییە ئێمە ڕووی تێ بکەین مەجبورین هەر تەسلیمی سایلۆ بکەین بەبۆیەوە ئێمەڵێن حکومەتمانەیە حکومەت باوکی فەقیر و هەژار و پارەی کەس ناخوا وەکو تایسە پارەی ئێمەی نەداوە. ڕۆژنامەنووسێکیش لایەنە پەیوەندیدارەکان بە کەمتەرخەم دەزانێت و دەڵێت سایلۆکە لە ئاست پێویستیان نییە. بۆیە سایلۆیەک وایە لە باشترین سایلۆکان لە کوردستانە و تەنانەت لە عێراقیشە، بەڵام بەداخەوە سەرباری ژمارەیەکی زۆر جوتیار لێرە و سەرباری ئەوەی ساڵانە زیاتر لە 60 بۆ 70,000 تەن گەنم لەلایەن جوتیارانی سنوورەکەەوە بەرهەم دێ، بەڵام بەداخەوە سایلۆکە لەگەڵەوەداکەوە توانای وەرگرتنی زۆر لەوە کەمترە. خەڵکی کوردستان ئێمەش لەژێر و ستەمانی کە حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەویەکە و بەشێکیشی بە بڕای من پەیوەندی بە بەرپرسانی ئەم شارەوە هەیە، پەیوەندی بە وحدەی ئیداری شارەوە هەیە کەوا لە 2015ەوە سایلۆکە کراوەتەوە نەیانتوانی و ئەم کەمە کوڕیانە چارەسەر بکەن. پەیام سەردانی سایلۆی سی سادقی کرد، هەوڵی زۆریشیدا لەگەڵ بەڕێوەبەرەکەی قسە بکات، بەڵام ئەو ئامادە نەبوو. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە سەر لیستی کۆمەڵی ئیسلامی ئاماژە بە گرنگترین کێشەکانی سایلۆکە دەکات، دەڵێ ئەوانە دیارترین کێشەکانی سایلۆکەن. ئەو کەم کوڕیانەی کە لەم سایلۆیەدا هەیە یەکەمیان ئەوەتانێ بەداخەوە کارەبایەکی نیشتیمانی لەناو ئەم سایلۆیەدا بەدی ناکرێت. سیاجێکی خەفیف و لاواز بۆ ئەم سایلۆیە دروست کراوە کە خۆی نەدەبوو، بەڵکو دەبێت دیوارێکی ڕاگری بۆ بکرایە زۆر بە تۆڵی بێت، چکە بەداخەوە لە کاتێکدا ئێستا دەیبینین ئاژەڵ و مەڕووماڵاتی ناوچەکە ڕۆژانە دێتە ناو سنووری سایلۆکە. بەڕاستی نەبوونی مۆزەفی پێویستە لەناو ئەم سایلۆیەدا، چونکە بەڕاستی ناکرێت سایلۆیەکی گەورە بەم شێوەیە دروست کراوە مۆزەفی پێویستی نەبێت. جیاوازێکی زۆر لەناو ئەم سایلۆنەدا دەکرێت، بەڕاستی بە تایبەتی ئەم سایلۆی سەی سادقە کە وەکو پێویست ئاوری لێ نەدراوەتەوە و بەڵکو پشتگوێ خراوە. هەروەها کۆمەڵێک کێشە و گرفتی تری هەیە بەڕاستی کە ئێمە لە ڕووی ئەمنیوە ناتوانین باسیکەین، چکە بەڕاستی زۆر کاریگەرە. هەرچەندە ئەم سایلۆیە لە ڕووی ئیداریەوە سەر بە وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام هەموو بڕیار و ڕێنمایەکی حکوومەتی عێراق جێبەجێ دەکات. بڕی وەرگرتنی گەنم لە جوتیاران لەلایەن بەختاوە دیاری دەکرێت، دەرکردنی هەر بڕە گەنمێکیش لە سایلۆکە بە ئەمان شێوە بە بڕیاری بەختە دەبێت. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.